حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زمان صبراست نيج يعني چی؟ صلاة يعني دعاء، يعني پارانەوە، يعني لاڵانەوە. بمعنایەکی تر صلاة يعني صلة، يعني لينك، يعني پەیوەندی. بەڵام پەیوەندی چێ و چێ؟ پەیوەندی ئەڵڵا و بەندەکەی. چەند سەیرەکەم دووشتی زۆر نامتەزینە. خالق بە عەزەمەتی خۆی، بە گەورەی خۆی لەگەڵ بەندەیەکی حەقیری فەقیر کە گەردێکە. من قەناعەتم وایە خۆشەویستەکەم، ئەگەر چای مەلایکەتەکان زۆر بەقووەت نەبن، ئینسان و زەوی ئەوەنە بچکۆلن لە ناو ئاسمانە وەکو گەردێکی بچکۆلە ئەبێنرێ. ئینسان بە میکرۆسکۆپ لە هیچ شوێنێکی ئەم کەونەوە دیار نییە. تەلەسکۆپی زۆر گەورە نەبێ ئەم ئینسانە کەشف ناکە. سبحان الله. ئێستا ئەم بەندە زەعیفە، ئەم بەندە حەقیرە، ئەم بەندە بچکۆلەیە، خۆی هەڵەکێشێت و خۆی گەورەکە ئەڵێ لەگەڵ خوایە پەیوەندیەکەم. بەڵێ ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ. ئەبەد مالیک ڕقابی گەردنی تەسلیمی شاهانە. بەڵێ بەڵام ئەم ئاقلانە سوزدە ئەبا و عیبادەتەکە و نوێژەکە بۆیە سەردا ئەنەبێنێ بۆ ئەوەی کە گەردنی خۆی تەسلیمی خوا بکە. هیچ شتێ دەرەقەتی نییە. ئەم عیلاقەیە دروستەکە، ئەم پەیوەندیە لەگەڵ خالقی خۆیان دروستەکە. کام خالق کە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە هەموو ئاسمانەکاتە خاتە سەر یەک پەنجەی، هەموو ئەرزە خاتە سەر یەک پەنجەی، هەموو شاخ و دار ئەخاتە سەر یەک پەنجەی، هەموو ئاو و هەموو توراب و خاک ئەخاتە سەر یەک پەنجەی، هەموو بوونەوەر و خەلائق و دروستکراوەکانی تیژە خاتە سەر یەک پەنجەی تری. اینجا فەرمێ ئەنە المەلیک ئەینە الجەبارۆن ئەینە المتەکەبیرۆن. تۆ ڕۆژێ لە ڕۆژان ئەبی بە یەک گەرد، بە یەک گەردیلە لەسەر یەک پەنجەی پەروەردگار. ئێستا فرسەتێکی دراوەتێ عیلاقی لەگەڵا دروستکەی. ئەم عیلاقەیە چۆن دروست دەکەی؟ چەند دڵە بەم عیلاقەیە خۆشە؟ کەواتە من نیعمەتێکە خوا پێی داوی، ئەمە بەس پیاوی خوا پێدا و ئەمەی دەسەکەوێ. بەخوا دەسەم کەسێک ناکەوێ. بەڕاستی ئەگە بیری لێ بکەیتەوە نیعمەتێکی تر چۆن لە بەهەشتا نیعمەتێکی تر نییە گەورەتر بێ لە بینینی خوای گەورە. ئەهلی بەهەشت دوای بینینی ڕووی خوای گەورە شتێکی تریان ناوێ. لە دنیاشا لەم نیعمەتە گەورەتر من شک نابم. لێقۆمانیش لەوە لێقۆمان تر شک نابم کە ئینسان ئەم ڕەبتەی بپشڕێ. شەبەکەی مۆبایڵی ئیش نەکا، خەتەکانی هەمی بکشێنەوە، دەستی بە کەسانەگا، دەمی بە کەس نەگا، دەنگی نەڕوا بۆ کەس، خۆی وەکو لە جزیرەیەکە مەعزول مابێتەوە، هاواری بە کەسانەگا غەیری خوانە بێ، خوش ئیتیصالەکەی لێ بشڕێەوە. بەزان چەند قورسە. یعنی شەوێک نووسوی بە خەیاڵی ئەوە خەوتووی بەیانی پادشا
مقابلەیەک بکە خۆت ببینیتەوە لە بەردەمی پاشایە ڕووبەڕوو ئەڵێ داوام لێ بکە هاوڵاتی بەڕێز فەرمووی چیت هەیە بۆ بکەم هەمیش لە خۆشییان نازانێ بڵێ چی ئەڵێ وەڵا قوربانجیان یەک کۆمەڵ داواکاری زۆرم هەیە من نەمزانی بە خزمەتی جەناب دەگەم 1 2 3 4 بۆ ڕیزەکە پاشا شەڵێ هەرچیەکی ویست بۆی بکەن مادەم هاتۆتە سەر بەڕێی ئێمە و هاتۆتە ناو کۆشکی ئێمە و هاتۆتە خزمەتی ئێمە هەرچیەکی پێویستە داواکە دەست بەنێن بەڕوویەوە ئەمیش لە خۆشیە شاگەشکە ئەبێ لە خۆشیە خەبەری بێتەوە خۆ بوو هەوڵەیە بن لیقا بکە هەوڵیان پاشای هەر چۆنێ بێ بیبینێ هەوڵەیە ئەمە بێ بە حەقیقەت ئێستا پاش چەند هەوڵ و ماندوو بوون ئێستا موعیدی بۆ دانێن کە مەلیک ببینێ ئەڵڵا خەونەکە بوو بەڕاستی چی بکە چۆن خۆی حاسرەکە چۆن قۆڵی لێ هەڵە ماڵێ و جلی جوان و ئەتر و چۆن خۆی حاسرەکات ئەرێ بەیانی من ئەڵێم لەگەڵ پاشایە موعیدم هەیە چی بڵێم پاشا هەمووشی 5 دقە موعیدیان ناومەتێ ئەبێ قسەکانی خۆم تەواو بکەم بەڕێی ئێوە چی بڵێم ئەرێ ژنەکە چی لەبەرکەم ئاوا باشە ئاوا بڕۆم پێویستەکە عەرز و حاڵێ بنووسم و خاڵ بە خاڵ ئەبێ خاڵەکانم دیار بن داواکارێکم بێورد بێ چەند خەو بەم لیقایەوە بینێ پاشا دەرگای بۆ کردێتەوە هەموو کەسێک گەورەتر و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکا هەیە لە دنیاە ئەی ئەگەر مەلیک الملوک ئەگەر مالیکی یەوم الدین بۆ دنیا و بۆ قیامەت دەرگاو لێ بکاتەوە خر وەڵڵاهی خۆشەویستەکەم ئەم خالقە ئەو عەزیمە بۆ خوای هەر سفەتەکانیمان تۆقێنێ کاڵێ الحەمد لله رب العالمین خوای هەموو جیهانیان مالکی یەوم الدین پاشای ڕۆژی دوایی خاوەنی ڕۆژی دوایی مەلیکی ڕۆژی دوایی لەبەرەوە پێش ئەوەی کە بترسێنێ ڕەحمەتەکەی پێشخستووە بۆیە ئەبێ بڵێ بسم الله الرحمن الرحیم خوای بەخشندە و میێرەبان اینجا الرحمن الرحیم مالك يومنا رب العالمين بسم الله وكرد الرحمن الرحيم تيابو من جاوت الحمد لله رب العالمين يسبي سكابلي مالك يوم الدين او نقوري او ذات ابي شي بيشخي بدي سانه الرحمن الرحيم كدوبارك ويك بزاني لقال عظمته قوري وبادشاهتي ودصلاتي خويا بخشنده ومهربان بوي لم درقايه بوي بشي تشور دەرگای ترسنا دەرگای ڕەحمەت دەرگای خۆشەویستی دەرگای مهر ئەمە دەست هەموو کەسێک ناکەوێت بۆیە بینی خوای گەورە کۆمەڵێکی مەحروم کردو لە ئیکە نوێژ بکەن بزانن نوێژ نیعمەتە ئەوەی تەرکی کرد کوفری کردووە بە نیعمەتێک لە نیعمەتەکانی خوای گەورە دەرگایەکی بۆ واڵا کرا و لی ناچێتە ژوورە و عەرزە و حاڵێکی بۆ شۆڕ کراوەتەوە داوای ناکە بۆیە نوێژ لەسەر شێت نییە سەر کەسی بێئاگانی بە ئینسانێکی عاقڵ بیکە بۆی کە ئەوەی ئەم عەقڵەی لەسەنراوەتەوە نوێژ ناکە ئەوی عەقڵی هەبێ هەر لەبەر خۆی لەبەر پێداویستەکانی خۆی لەبەر زوعفی خۆی لەبەر گەورەیی و دەسەڵاتی خالقەکەی نوێژەکە بەڵام کەی لەم نیعمەتە بێبەش بوو نەتی پێ نییە بەرەو بێ نوێژ بکەیت بزانیش لەگەڵ چێیان نوێژەکەیت و ئەم خەوت کەیەتە دی وە چۆن لە بەردەمی خوای گەورەیە ئەوەستی بۆیە خوای گەورە تەنها داوای ئەوەی لێ کردووی ئەم مەلیکە هەموو پێداویستەکانی بۆ جێبەجێ کردووی بەس داوایەکت دێکە ئەڵێ هەرچی عەرز و حاڵت هەبوو قوبوڵم کرد و هەموو پێداویستەکانی بۆ جێبەجێکەن بەس یەک داواکاریم لێت هەیە ڕۆژی 5 جار سەلامم لێ بکەی بزانم هیچ پێویستیەکەت هەیە
سەلامەکە بۆ خۆتیان بۆ ئەوە بۆ خۆتە ئەو پێویستی بە سەلامی تۆ نییە بۆیە لە ئەخیری تەحیاتە کە دانیشین ئەڵین التەحیات لله هەرچی سڵاوە بۆ هەرچی سەلامە لە خوا یەک سەلام نە هەرچی ناوی سەلام و سڵاو و ڕێزە بۆ خوا منیە ئێستا زانین چەند بیاگاین ئەزانین چی نعمەتێکە تۆ قسەکردن ڕووبەڕوو بوونەوە داواکردن زەلیلی بەردەم خوای گەورەیە ترکەکەی تو وازی لێنی هەموو ئینسانێکە بێ بۆ شتێ زەلیل بێ جا بۆ گەورەکەی زەلیلە بێ بۆ خێزانەکەی زەلیلە بێ بۆ پار و سەرەت و سامان زەلیلە بێ بۆ دنیا زەلیلە بێ بۆ تاغوتیە زەلیلە بێ ئەبێ زیلەتێکی هەبێ لە بەردەم کەسێک دەری بڕێت چکە بەشێک لە لەشی ئینسان زیلەتی تایە بۆ ئەم زیلەتە لە بەردەمی خوای گەورەیە دەرنابڕی بۆ ئەمە نادی بە خوای گەورە بەڵام بێ لاشە و جسم و خشوعی تۆ شایستی ئەمە بێ ئیبن قەیم قسەیەکی خۆشە جێڕێتەوە ئەفەرمێ مشکێ حەزی لە حوشتر کرد شتی وا بێ بەڵێ فێ بردێ بۆ ماڵەوە کونی مشکەکە حوشتەکەی پێوە ناچوو بەڵام حوشترە دەستگیرانەکەی نەسیحەتێکی جوانی کرد فەرمی یان خانوویە بکرە یان خانوویە بگرە یان خانوویە بکڕە لە ئاستی خۆشەویستەکە تا بێ یان خۆشەویستێک لە قەدەری خۆت بگرە کەواتە ئەم دڵی تۆ کە ئەبێ بە عەرشێک کە ئەبێ بە عەرشی ئەو دینە و ئەو نوێژە و ئەو سیلەیە ئەبێ لە ئاستی عەزەمەتی پەروەردگارا بێ یان خۆشەویستێکی تر بگرە کەمتر لەخوا پێویستی بەم هەموو عەنعەنە و فەنفەنێ و فەخفەخە و بەهبەهێنە بێ پێویستمان ئەم عیلاقەیە لەگەڵ خوایە بکەین باجەکەی قورسە بەڵام لەزەتەکەی زۆرە چونکە کە خوات بوو پێویستت بە هیچی تر نابێت چکە ئێستا لە کاتی نوێژە مەلیکەکان فێرن بەس قساکەن بۆ خەڵکی جۆ ناگرن بەڵام لەسەر کاتی نوێژە خوای گەورە گوێت لێ ئەگرێ نقطە بە نقطە لەگەڵتا يتە سەرخەت و جواب تێیاتەوە الحمد لله رب العالمين حمدني عبدي الرحمن الرحيم مجدني عبدي لەگەڵتا تەفاعولەکە هیچ یەکەیەکی تر نییە ئاوا هەنگاو بە هەنگاو عەبد لەگەڵ خوای گەورەیە عیلاقەی مباشر ڕوو بە ڕوو و لەسەر خەت مباشەرەتەن قسە بکەن و وەڵامی باتەوە بەڵێ خۆشەویستەکەم کەواتە نوێژ سیلەیە و ئیتیصالە لەگەڵ پەروەردگارە ئەبێ بزانین چۆن ئیسفادەی لێ یەکەین و چۆن ڕووبەڕووی خوا بەستین الله ئەکبەر تەنها ڕووبەرەو خوا هەرچی عیلاقاتی تر لە مۆبایڵ و لە شەبەکە و لە ئیتیصال و لە قسەکردن هەمووی ئەچێتە باری خامۆشیەوە تەنانەت نابێ کەسێک بێتە بینی تۆ سترەکەوە بکەوێتە بینی تۆ خواوە هەر کەسێک هاوە قەتعیکە ئەگەر نا دووری خەرەوە شەڕی لەگەڵکە با نەکەوێتە بینی ئەو شەبەکەیەوە شەبەکەکە لێ تێک نەیە ئیتیصالەکە لێ تێک نەیە سازان بۆچی ستردانی ئەزانی بۆ ڕۆکەیتە کەعبە بەڵێ خۆشەویستەکەم چکاڵی خوایە ڕوون کردێتەوە پشتم لە حەچی شتێکی تر کرد کە لە تۆ مەشغوڵم بکە ئەتوانی وان نوێشکەین بەڵێ جەمسەرێکی خەتەکە لای تۆیە جەمسەرەکەی تر لەکوێیە لای مەلایکەتەکانە لە ئاسمانە لە عەرشە لەگەڵ زاتی پاکی ئەڵڵایە ئەنجا حەقی ئەو زاتە بە پیاوی چابە بۆ ئەوەی کە لە قیامەتا بینیمان پەشیمانی پەنجەگەزین دادمان نادا ئەڵێین ئەو نوێژە کرچ و کاڵەمان بۆ ئەم خالق عەزیمە کرد بۆ ئەم مەلیکی یەومی دینا کرد بۆ ئەم ڕەب العالەمینا کرد لە ئێستەوە بیناسە و بۆ ئەوەی کە حەقی نوێژەکانمان بین لە ڕۆژێکە کە نوێژ نامێنێ و پەشیمانیش دادمان نادا خزمەتانین لە نووری دیدەما سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه
حي